سيدنا ريليشن من هي أمس ريليشنا زور جرينجن كذا ريليشن يعني بلندوانيان وكو برس يعني وكو ياسوا يعني كوا كيرلي جراديانت همش الصفرة والدايمرجنسي جراديانتيش دايمرجنسي كيرليش همش الصفرة كيرلي فيكتوري كاسي مسمونا ولا لا مش من هي مشاكل كيرلي يكترك أمش هك همشة أكرم الشوازة بالنسبة يعني بالشوازي جراديانتي دايمرجنسي فيكتوركا و لابلاسياني ناقص لابلاسياني أو فيكتور همشة أكرم أو منجاتي أما بكار بهني كوا أبليكيشن يقدر زوري لا نتنها الإلكترومغناطيسي وشو نماذج فيزياء بزورت الإلكترومغناطيسي كأمن زور بكارتي بس كيكا كلينا بس كين انتجرالها هي بس يجور انتجرال لم درسها بكاردي بمن كيك درسي كي بشوي انتجرال لينير لسر هيلكا ذلك لسر هيلكا يكيك انتجرال لسر بازنا يعني لسر بازنا كي داخراو كما بشي وظيفة بشان ادري وجه انتجرال لسر هيلك هيلكا هل كان هيل بس هيلين لخالك وس دس بيكا لخالك وتاي بي دي بس ام هيلت رينا داخراو يعني A و B لا يخشونا اوكي إذا سير كان دينيرا مثالك باسكا كينو مثلا انت مشاكل اما لخالي ايوا بخالي بي انتجرال لسير ام فيكتور لخالي أبو خالبي مثلاً جور هيالمان أكريها به هيك هيالك يعني أكري لا أول راسه خلي يبرن ببي هيك أكرينا أوابين تسرتبين إيرم جري روح القرين بويرة هاري لما تيجي بتشوف لسر أم هيالات كري بدي إل بشان بدري توخلي كوي همودي على كان كارتي فيكتور كبشيوي بوينت نتيجة كتاي مندات فإما سكان هاد بكاركا كينيك بسرم دو هيالاروني كي راستو خوشاوي طبعا ابن راتب كاين اما به هاوكشي ام هيالا نبدوزينو هاوكشي ام هيالا انا سانا وخاتي كده ارستي اكسا كو الى كمان دي اكسا يعني ولين دي الا كمان دي اكسا لما راستش هي دي واي لخالي سرتا سد اكس ليكو دين بودو امجر للدو امجر لسات توري واي ليكوا اروين بو دو لها مو حالة كان يعني كامل وزينه يسباي بسي اي اما ايه بسي اي لا بسي اي دي يلا اي كاتشي كاتي دي اكس كاراتي يونيدكتري اكس باشا او كاتي فيديو دي يلا كاتشي نو فيا كمانا لا راسي اكس ايا كوابو اكس دوت واي كاتي صفر ولا لا اكس دوت اكس شكاته يك كوابو كاتي واي 2 دي اكس أما ترى اللي يكو بودو أبي ترى لك حسب كين نتيجة كيتو واي 2 كونستانت بودي إكس ولا ترى دي تدروا أترى دي إكس جكات إكس اللي يكو بودو يعني دومين زي كتيك كوابو نتيجة كيتو كات واي 20 دو نتيجة يوم ترى لك كات واي 20 دو كرتيك كات واي 20 دو بلام واي كي مشانك يك واللي ككل لا دابني نجتي ويتولدو كيجدو يك دابني ويتولدو كاتي نتيجة كاتي يك يستلا يك واروينبو ألم خالة واروينبو أم خالة إلا سأم خالة سلام تور أوكي دي إكس كي ما أم جارا دي إكس كمان صفرة يعني بقولين دي إكس كمان صفرة دي واي من هي لم حالتها ودي الله كي كاتي دي واي يعني دي واي كاراتي يونيدكتري واي فيتو دي ال بس امانه معناتها كاكاتا ام توريانا معناتها كاد دو اكس واي بلس يك دي واي هي متيرو شو متوان حسب كان دو اكس كده تدروا بس اكس كمان شنو كده اكس كمان دو هل ليره حتى يرى اكس دو اكس كمان دو يرى داينين ها كاتشوار أما تقارش حسابك كين واي بلاسيا كاتا أما والنتيجة حسابك كين كاتا دا
كوابو ليرو بو إيرا لسر أم يلا ليرو بو إيرا لإيو بو بي أندي على قشي قاعدة شان أكاتا دا بلاس يك نتيجة أكاتا يانزا إسا لجاتي أوا بمشي وازبروين بمشي بمري قياروين أبي مش همان نتيجة من بعدي دي لك يمت مشاكتين خطيتي لارا دي لك يمت دي إكس يا دي واي بتنهانية دي لك يما كاتا دي إكس دي واي واي بوشي دي إكس شو كها أما أنا لو تيري إكس يعني دي إكس دي واي لك إكسان بوي تواني مقلوسي يعني أقول إكسان نبي طبعا كونستانت ليرا دركوي مثلا أقول واي دو إكس بيك هذا شتيجك اوكي يسوي فيديو دي الحسيبة كين هابدو تيرماكا كارادا بي إكس تو دي إكس وأبيتريشان دو إكس واي بلاس يك اللي لسر هم تبع ويدود دي اللي لا تمشاكل واي يكسانه بإكس واي يكسانه بإكس كوابو لرا يا واي إكس شان يارين تقول سام توريها لم سلام تورها لسلام هيلا واي كان قالك سكانه هم يكسانه أما لرا يكو يكا لرا دودوا لرا لو بيناكات يكونوا دوني كوابو لجاتي هرشي إكس واي تواني إكس دابنين أنت لك كحسيبكي يعني واي دو دي الكادو زينوا أمدر أنت لك كحسيبكي نتيجة كرك كاتا ماين أكاتا دا نتيجة كي أكاتا دا لسر أو توارا أكاتا دا انطراري سر أو توارا نتيجة أكاتا دا يستبزاني كين يعني لسر أو هيالا أكاتا دا لسر أم هيالا تريان أكاتا لسر أم هيالا أكاتا يانز يعني أقل لسر باسني كي توا أمانترارا حسيب كين ماينس دا بلاس يانز نتيجة أكاتا يك يعني أم لم لو ينصبوا لم لو ما ينرتبوا يعني ما نبازني درسكين أما الدبو ليرو بيردبوا كوبا عكسي كينو أراسك عكس كينو بدا ما ينستا ينصبوا ما ينستا كاتا نتيجة كاتا يك إسا أني أقبل مشي وازي بيوسي وخوي كراوي هيج كده دا بس أقبل بتري مثلا بازني درسكي بازني كده خراو وبعض داخلها نتيجة كي كاتيك. عندي على أساس سيرفيس على سيريا وتمان همي إرياك بفيكتوري بشان دري بريو فيكتوري إكسانا ببري سيرفيس سكوا أراسك شيء برو ده ويوم شيء واسا. أنتي راجع كاتي فيديو دي أي. أقدر لسر رسم جوانا كشوا بس أقدر سيرفيس كي داخلها به وقتها كهني أبي شيء بفيديو دي أي. أو سيرفيس كده آخره بخشيكي بيجرا وشتيجي أو بلا ما جر سيرفيس بكده نخراه بير وبر بكته أو كده آخره بكته يستبينين أما رسم أما بلين لسرشتيكي أو ينيكي أو يعني شش بارو شور بارو مكعبة برحالة مكعبة ما أنا أما انتقالي أم فيكترا حسب كنا مكعبة كمان أما ما ناو روبري بينج أما ناو روبري دو بشتوا برو دواوا أما روبري سيا أما روبري يكا أو تنشت روبري شوارا أو جيروا وتيتي لمثالك إما كمثال يك بوينت حوتي وتيتي حتى مثلا وجيروا ونبي وجيروا حسيب مكان كوابهني بالاكان هم حسيبك بهم بكتنا ويدود دي حسيبك ليكا لآية أما آية كمان باشا إكسا كمان لهمية أكات الدو ونيا إكسكا لهمية الدو باشا أوقت كان ليلته بس شتايا دي أكات دي إكس دي واي لسر أمرو برا لسر أمرو برا تو عفوا دي واي دي زدت هي أم هلايا ما ديك دي زدني دي واي دي زدت هي تقول بس لم أمرو برا أم توريان وايا أم توريان زدت توريك سجيك أنا كوري لأنك فيكس لسر قالي دوا كوابود دي واي دي زد أو دي إكس أو دي إكس كان بدي زد أوكي كوابو سو فيديو أراستكشي كاميا أراستكي لك كات أراستي إكس أراستي أمرو برا لك أراستي إكسا إكس كلا تدروا كوابو يستكاني
ئەمە بێنم کەڕەتی ئەوەی بکەم ئەمان تەرمانەتر هیچیان ڕۆڵیان نییە بەس ئەو تێرمە ڕۆڵێکەیە کە 2x زدەکەیە ینی ویدۆ دیئا طبعا ما کاتە 2x زد کە ئەکسەکەیمان دووە ئەکسەکەشمان زدە دووە داینی ئەنتیگرالەکەی حەسیە بکەین نەتیجەکە کاتە شانس یعنی ئەنتیگرال لەسەر ئەم ڕووبەرەیە نەکاتە شانس لەسەر ئەم ڕووبەرەی تریان یعنی کاتێکە ئەنتیگرال لەسەر ڕووبەری دوو کامەیە ڕووبەری دوو ئەوەی پشتەوەیە ئەوەی پشتەوەیە پشتی پشتەوە ئەوەی پشتی پشتەوەیە لەگەڵ ئەکسەکەی تۆ سفرە دووبارە هەر ئەوەیە یعنی دیX و دیزت دەگۆڕێ یعنی دیوای و دیزت دەگۆڕێ ئەکس سفرە نەگۆڕە ژمارەکەی دیایە کاتە ئەمە بەڵام ئاراستەکەی ئەکسە بە ناقسی چونکە ڕوودا دەرەوەیە لێرە ئاراستەکەی بەرەو ناوە بوو بەرەو ئەم ئاراستە بوو بەس لێرە ئاراستەکەی بەرەو ناو کاغەزەکەی بە ناقس ئێستاکانی ویدۆ دیئا حەسیە بکەی دووبارە هەر ئەم تێرمیان هەڵەگرێ ینی ئەو دوو تێرمەی تر ئەکا بە سفر چونکە ستونە لەسەر ئەکسەکەی ئەو دوو تێرمە وایۆزەت ستون لەسەر ئەکس ئەو دوو تێرمە ڕۆڵی نیە بەس هەر تەنەوە تێرمە ڕۆڵی هەیە ئەوش حەسیە بکەی و نەتیجەی ئەمەیان ئەکاتە سفر نەتیجەی ئەمە ئەکاتە سفر چونکە ئەنتیگرالەکە کە حەسیە بکەی بڵێ x یەکسانە بە سەفر دیە کاتە دیوای دیزێت ویدۆ دیئا ئەمە لێرە ماینەس 2x تایە x تایە ئەکسەکە دانەیە کاتە سفر نەتیجە کەوابە ئەنتیگرالی ئەوەیان ئەکاتە سفر هینی سێکەیش کە حەسیە بکەی سێکەیان کامیانە ئەمەیانە لە ئاراستەی وایەیە بەڵام دیئەکەی تۆ کاتێک چیە کاتە دیX و دیزت ئەم جارەیە لە ئاراستەی وایەیە لێرە لەم دوانەیانە دیX و دیوای و دیزت بوو لەمانەوە بە دیX و دیزت لێ پشتیشەوە هەروواکە ئەنی ئەم جارەیان ئاراستەکەی کاتە وای ئەم تێرمیان هەڵەگری ئەو دوو تێرمێتر هەردووکێ بە سفر لەو لەمە و لەماوە ئەوەش حەسیب کراوە بینن کە بەم شێوازە حەسیب کراوە کردێتە 12 لە چوارەمیشە حەسیبمان کردووە ئەویش هەر ئەمان شتەکە بە ئەیکیان ئەمان کە موجەبە ئەمەتریانە کاتە ناقص پێنجەم لە پێنجەمە کە ئەمایانە بەس ئاگادار بن یەک ژمارە نادەنێت چونکە ئەم بۆچی ئەمان لێرە تۆ وایەکەت یەکسانە بە دوو بە لێرە وایەکەت یەکسانە بە سفر لەم ڕووبەرە ئەم ڕووبەرە ئێرە وای یەکسانە بە سفر بەس ئەم ڕووبەرە وای یەکسانە بە دوو ئێستا گەر بینەوە سەر بۆ پێنجەمیش هەر بۆ شێوازە حەسیە بکەین بەس لێرایەتر تۆ دیX و دیوای دێ ئاراستەکەی زدە و تێرمی زدەکە هەڵەگری تێرمەکانی تر هەڵناگری دیX دیوای و ئەنتیگرالی لێگری جارێ لەسەر x ئەنتیگرالەگری جارێ لەسەر وای ئەنتیگرالەگری تەوە نەتیجە بێ کەڕەتکەی و نەتیجەکەی کردیە ئەوەی کە لێرای بینن و هەمووی حەسیب کرا وەڵام ئەنتیگرال یان ئەنتیگرالی قەبارەیی ئەمەیانێتی تۆ تۆشا کرد لەوێ تۆ دیX و دیوایت هەبوو لێرە چیتەیە لێرە دیX دیوای دیزەدت هەیە هەر سێکیانت هەیە بمانەیە مەسەڵەن ئەنتیگرالی ئەمە حەسیب بکەین لەسەر قەبارەیە دیتەوە کە بەو شێوازە دیX دیوای دیزەتە وی دیتەوە کاتە چی ئەکاتە لە ئاراستەی x لە ئاراستەی y لە ئاراستەی z ئەبێ هەر سێ کۆمپۆنەنتەکە ئەنتیگرالی هەر سێ کۆمپۆنەنتەکە بە شێوەی سێبەوەدی حەسیب بکەی کاتێکە وێکتەرە کاتێک سکالەرە ئیشەکە ئاسانترە ئەوەتە بۆ نمونەیەمانەوێ ئەهینی ئەمە حەسیب بکەین ناوی چیە ئەمە وەکو پواز وایە ڕسمەکە وەکو پواز وایە تایرە سێیە تایرە یەکە تایرە یەکە بەرزەکەشی سێیە باشە وەمانەوێ ئەنتیگرالی ئەمە حەسیب بکەین لەسەر ئەو قەبارە ئەنتیگرالیشی تی یەکسانە بە x y z توانی دوو ئەنتیگرالەکەمان لەکوێوەیە یەکێ زەدەکەمان لە سفرەوەیە بۆ سێ ئەوەتە ئەنتیگرالی هەرچە تێرمەکە تێرمەکان کە زێدە زێ توانی دوو لە سفرەوە بۆ سێ وای لە چەندێکەوەیە بۆ چەند وای لە سفرەوەیە بۆ یەک ئەکسش لە سفرەوەیە بۆ یەک بەڵام وای و ئێکس پەیوەندیان پێکەوە هەیە ئاگادار بە ئەکس پلاس وای یەکسانە بە یەک کەوا بوو کاتێککە تۆ ئەنتیگرال لە ماگری ئەکسەکە لەکوێوە بکوێوە گۆڕە ئەکسەکە لە سفرەوە بۆ یەک ماینەس وایە گۆڕە چونکە بە نەگۆڕی نییە ها لێرە x و وای پەیوەندیان پێکەوە هەیە x و وای پەیوەندیان پێکەوە هەیە پێ ڕێشنە ڕێشنەکەش دیارە کەوا بۆ حەتمەن
تو لسر اكسكا انتجرال ناقل للصفر وبويك انتجرال غير للصفر وبويك ماينس بتوك ليرا للصفر وبويك اي ليرا بشنك اي ليرا شنك اي ليرا شنك يعني قوابو للصفر وبويك ماينس والنتيجة عملنا بمشي وزن درجة انتجرال طبعا نتيجة يمشي وزن درجة ويسا انتجرال امتير ما باساني حسيا بكريه يمش باساني حسيا بكريه زيتواني دوا كذا زيتواني سي لسر دو لسر سي امش انتجرال باساني حسيا بكريه والنتيجة كوتايمان دستكوي كتسي لسر هشت يسا هندي تيوريمي زور جرينج هن جرينج او تيوريمانا بزانن بلام بيشوا بيستا يكشتي سادة البلام طبعا انتجرال اف برايم اكس دي اكس كي اف برايم مدة تشراي فانكشن اف اكسا اكاتا تشي لجدي اف برايم اكس واني مرش دي اف بدي اكس وامش اكاتا تشي نتيجة امان انتجرالا اكاتا اف بي ماينس اف ا كاتيكا اي وبو بيتو انتجرال ورقري همشات وين هو بالنسين يعني توين بمشي وازي بالنسين دي اف يكسانا بدي اف بدي اكس كراتي دي اكس دي اف بدي اكس كراتي دي اكس بلا ما قدر بن كاتيكا تولا قال جرادينتو امانه سركاري هيا بمشي وازا يعني اشتغلوا ب 1 دايمنشن 3 دايمنشن او كاتب دي تي اكسانا بجرادينت تي دوت دي ال دي ال 1 لراتسي عملنا هذا دي اكس عملنا دي ال 1 مثلا دي ال 1 دي ال 2 دي ال 3 دي ال شوار حتى كاتا اخير شندان هر شندان ورد كدو تبع وقت كانت راي لي ترى بدي ال كبابو اللي رات اتمشاكل علينا انتقال كيلو بو بشي انتقال قال اي و بو بي بدل نتيجه كي قاعده شيء قاعده اف بي ماينس اف ا ليش نتيجه كي تو قاعده تي بي ماينس تي ا صار بخويا لا باس صار بخويا لا باس للريش كاكت يعني تو جرينيا لشو بشو جرينيا ويا خالي كمتي خالي دو متي ولو خارب زانيت بأتر انتقال كان نتيجة كي اتر بشر رجيقا اتبيتي جرينيا واو روشت بيتي يعني بهر شوازي كيتر يسن نموني مثالك بيني نوا مثلا example تي يكسان بإكس واي دو جا لسر بازني كي داخراو او اقدر من لسر بازني كي داخراو ديلي تي إرادينتي تو دي ال أكاتا صفر أو إيش مان هي سبعة كده آخره وكنتيجة كده صفر چونك تي بي يكس ماينس تي بي يعني إيه بيقول لك سامي نتيجة صفر كواضح اللي هو ديار يسمى نمونة مثال تي كمان مايا سيبعدية بلام أو خرج كمان تنها لسر إكسو لنو روباري إكسو وايا شو قصده كمان صفر A و B اوكي دي على كمان كاتب شي دي اكس دي واي دي زد بمشي وزات وان مينوسين دلتا تي كاتب اكس رون دي تي برون دي اكس واي رون دي تي برون دي واي زد رون دي تي برون دي زد سجرادينت تي كاغا حسيب كام باسنتو تواني حسيبك كاتب واي 2 اكس واي يستكاني لسرم دو تورا يعني لسرم هنا أم أعمى لصفر وبو دو لدو وبو إيرا بلاين انتجرال دلتا تي دي ال حسيبك دي ال لما راستا كاتا دي اكس ما حالتي قشتيها كذا دي ال كاتا دي اكس جرادينتي دي ال جرادينتي كمان او تا كاتا واي دو جا كاتو واي دو جا دي اكس بلام واي كمان شنو كليرا واي كمان صفر كوابو اما نتيجة كي صفرك يعني انتجرال الصفر جرى كذا صفر يعني انتجرال جرادينتي دي ال لسر ما راستا كذا صفر إلا سر ما راستيتر لسر ما راستيتر اكس كيتو دوا بلام دي ال كيتو دي واي ودلتا دي جرادينتي تي تو دي ال كاتا دو اكس واي دي واي يعني ام تيرمان على قريتها اكاتا تشوار واي دي واي انتقال اللي يجري اكاتا نتيجة كيتو انتقال اللي يجري نتيجة كيتو اكاتا دو كوابو ليرو بيركز يصفر ليرو بيركز يدو
بەڵام ئێستا بزانین لەسەر ئەو پاسی سێ ئەکاتە چەند لە پاسی سێ ئەکاتە چەند لە پاسی سێنی لێرەوە بۆ ئێرە لێرەوە بۆ ئێرە لەسەر ئەم ڕێچکە لەسەر ئەو ڕێچکە کە حەسێبیەکەین پاسەکەمان ئاگادار بکاتەوە وای یەکسانە بێک لەسەر 2x لێرە وای یەکسان وەکو میساڵی پێشوونی وەیە x یەکدانە بگۆڕێ وای نیوە گۆڕێ x دووە گۆڕێ وای یەکە گۆڕێکەوە بوو وای یەکسانە بە یەک لەسەر 2x کەەوە بوو دیوایە کاتێ dx لەسەر 2 ئەو کاتە گرێدیەنتی dl حەسیابەکەی نەکاتەوە وای 2dx 2x وای دیوای و نەتیجەکان حەسیابەکەین بەم شێوازە نتیجەکەی کاتە 2 نتیجەی مشکاتە 2 و لێرەشە هەر کردیە 2 یعنی تۆ لەسەر ئەم ڕێچکە بێت لەسەر ئەو ڕێچکە بڕۆی هیچ فەرق ناکە کە ئەگەر بشیکەی بە بازنا کێ بە حەڵقەیەکی داخراو ئەمەیان 2 بوو ئەوەیان ناقص 2 بوو ئەمانە بە ناقص چونکە بە بازنا نتیجەکە کاتە 0 یعنی کۆی هینەکان کە بەم شێوازە یعنی بکی بە بازنەیەکی بەڵام ئەمەیان 2 لێرە تایارەکەی 2 لێرەش ئەمش حەسەبی هەرەکاتە 2 کەەوە بوو سەربەخۆی لە ڕێچکە نتیجەکەی ئێمە سەربەخۆی لەو ڕێگەی کە یەگریتە بەر کە لە خاڵی ئێوە بڕێ بۆ خاڵی B ئێستا ئەم دوو تیۆری زۆر گرنگ هەن کە باسییانەکەی نەکە the fundamental theorem for divergence کە ئێستراحان پیاڵێن گاوس تیۆریم یان گرین تیۆریم هەمون divergence تیۆریم هەموو ناوانەی هەیە ئەم شەوەیە لەسەر قەبارەیەک پەیوەندی نەوەن قەبارە divergence و ڕوبەر پیشانەدا دایڤەرجەنسی وی ئەنتیگرال دایڤەرجەنسی وی لەسەر قەبارەیە یەکسانە بە ئەنتیگراڵی ڤیکتەری وی لەسەر ڕوبەری ئەو قەبارە ئەمە قەبارەکەیە ئەوە ڕوبەری قەبارەکەیە ئەوە قەبارەکەیە ئەوە ڕوبەری قەبارەکەیە باشە ئێستا ئێگزامپڵی 1.10 هینێکمان هەیە بڵێن مکعبێکە دووبارە 8 باڵ و 6 باڵ 6 باڵویەکمان هەیە ئەمە ڕوبەری یەکەم ڕوبەری دووەمەوەی تریانە ڕوبەری سێهەمەمەیە ڕوبەری چوارەمەمەیە ڕوبەری پێنجەم ئەمەیە ڕوبەری شەشەمیش بکەوێتە ئەوەی خوارەوە ئەمانەوێ ئەم تیۆریمە بزانێکین ڕاستە بۆی یان نە تیۆریمەکەمان ئەمەیە ئەم تیۆریمی بڵێن بیردۆزی گاوسە ڕاستە یان نە گاوس گرین یان هەر ناوێکێکی لێ بنیان دایڤەرجەنس باش سەرەتا دایڤەرجەنسەکە خۆی ینی بۆ ئەم ڤێکتارە ڤێکتەرێکی وێشمان هەیە باشە دایڤەرجەنسی وی حەسیابەکەین دایڤەرجەنسی وی ئەکاتە داتاشراوی ئەمە داتاشراوی ئەمە داتاشراویان بە پێی ئەکە داتاشراویان بە پێی وای داتاشراویان بە پێی زد داتاشراویان بە پێی ئەکس ئەکاتە سەفەر داتاشراویان بە پێی وای ئەکاتە 2x وایە داتاشراویان بە پێی زد ئەکاتە 2 زدەکەی ئەمە ئەکاتە 2 نتیجەکە ئەکاتە 2 + x + y باشە ئەنتیگرالەکەی لەسەر دیتاو حەسیابەکەی 2 0 بۆ 1 0 بۆ 1 0 بۆ 1 x + y dx dy dz ئەمە ئەنتیگرالی ئەمە چۆن حەسیابە بێ ئەنتیگرالی ئەمەش هەمومان توانین حەسیابەکەینێکی ئەنتیگرالی ئەمە بە پێی x 0 بۆ 1 x + y dx ئەکاتە چەند ئەکاتە x لەسەر 2 + y x لە 0 بۆ 1 نتیجەکەی ئەکاتە چ 1 لەسەر 2 + y ئێستا ئەمە بێت بە پێی y ئەنتیگرالی لێوگری باش پێی بۆ ئەنتیگراڵەکەی حەسیابەکەی ئەکاتە ئەمە باش نتیجەکەی ئەکاتە 1 چونکە تر زدیتیان ئەمە لێرە ئەنتیگراڵەکەمان حەسیاب کرد نتیجەکەی پێی وای بەیە بوو باش لەمەیانە نتیجەکە بوو بە ژمارە بەڵام بە پێی زد دەبێت ئەنتیگرالی لێ بگرین و نتیجەکە ئەکاتە 1 نتیجەکەی ئەکاتە نتیجەی ئەمە هەمووی ئەکاتە 1 بەڵام هەموو ئەمانە ئەبێ کەرەتی ئەم دوێش بکرێ و نتیجەکەی کردیە دوێ نتیجەی ئەمە کاتە 2 نتیجەی ئەم ئەنتیگراڵە کە ئەنتیگرالی ئەمە ینی لای ڕاستی ئەم تیۆریمە لای ڕاستەکەی کاتە 2
بەڵام لای چەپەکەیە کاتە چی ینی وەلای چەپەکەی بوو لە ڕاستەکەیە کاتە چی ئەوێ ینی بەڵێن هەروەکو ئەوەی کە لێرا کردمان ئەمەی کە لێرا بوو ئەبێ هەمووی حەسیب بکەین ینی تێرم بە تێرم ئەنتیگرالی ڕووبەرەکەی حەسیب بکەین ئێدراەکانمان حەسیب کردووە بۆ هینی لە یەکەمەوە دەستمان پێکەوە VDA ئەگەر تۆ یەکەمیان تماشاکە دیئەکەی تۆ کاتە چی کاتە دیوای و دیزت ئەمەیە ئەم ڕووبەرەیانە کاتە چی ئەکاتە DX و دیزت ئەم ڕووبەرەیانە کاتە چی DX و دیوای ئەم ڕووبەرەیانە کاتە چی دیوای و دیزت ئەو ڕووبەرەیانە کاتە چی DX و ئەکسەکەی سابتە دیزت و دیوای ئەوەی ژێرەوەی شکاتە هەر DX و دیوای بەڵام زەدەکەی سفرە دانەمە دانامانە کە حەسیب بکەین نەتیجەکان دەرەکەوێ بەم شێوازە کە ئەیبینی و نەتیجەی کۆتایی کردیەتە 2 کە وا بوو توانیمان بیسەلمێنین کە ئەنتیگراڵی دایڤەرجەنسی لەسەر قەبارە یعنی یەکسانە بە ئەنتیگرال لەسەر سەرفێسێکی داخراوی هەمان وەکتەر فاندامنتال تێۆرەمێکی ترمانە پیاوان کێرل بۆ کێرل یا پیاوان ستۆکس تێۆریم بەپێی ستۆکس تێۆریم گرادیەنتی یعنی بڵێن ئەفەن کێرلی V دۆت DA یەکسانە بە چی یەکسانە بە V دۆت DA یعنی پەیوەندی نێوانی کێرلە و ئەو یعنی ئەنتیگرالە لینیەر لێرە ئەنتیگرالەکە لینیەرە سەرفەس و لینیەر ئەنتیگرالی پێش و پەیوەندی نێوان ئەنتیگرالی حەجم و ئەنتیگرالی سەرفەس بوو ئەمە پەیوەندی نێوان ئەنتیگرالی سەرفەس و ئەنتیگرالی لاینە ئۆکێ ئەنتیگرالەکە دوامەیە ئەنتیگرال لەسەر ئەم بازنە ینی بڵێن ئەنتیگرال لەسەر ئەم بازنە ئەنیا وا بڵێن هەمیشە ئەم ئەنتیگرالەمانەیە ئەنتیگرالی کێرلی V تۆ DA یەکسانە بە سەر بەسەر بازنێکی داخراو هەمیشە یەکسانە بە سەفر ئەمە ئاگاداریەوە بە و هەمیشە ئەمانە هەها بەم شێوازەیە بە بازنی بچووک بچووکە توانین هەموو ئەم بازنە بچووکانە بە مەرجی هاوا ڕاستە بن ئەم شێوازە بکەین بە بازنەیەکی بازنەکەنە بکەین بە کێروێکی بە شێوازە ئێستا مانەوەی ئەم بیردۆزە یعنی ئەم تیۆریمە یان سەلمێنراوە بێرین بۆ ئەم مثالە حالیکەین کە ڤێکتەرەکەمانەمەیە تەوەری وای زدی هەیە 2x z 3y2 y و 4y z2 z و لەسەر ئەمەش لینیەرەکەیەتی ینی بڵێ نەبێ ئەمە بزانێکی چۆنە کێرلی بۆ حەسێ بکەین بۆ ئەمە کێرلی بەم شێوازە حەسێ بکرێ و تێرمی یەکەمی سفرە تێرمی یەکەمی سفرە تێرمی دووەمی ئەمەیە تێرمی سێهەمیشی ئەمەیە و تێرمی ئەوەی داتاشراوەکانیەتی ئەوەش ڤێکتەرەکانیەتی ئۆکێ ئێستا بێین بۆ تێرمی بەنێمە بیکەینەوە نەتیجەکەی دەرەکەوێت ڕکاتە ئەمەی کە لێرای بینی و مە تێرمەکەمانە ینی بڵێنەوە کێرڵەکەمانە سێبەم کێرڵە بێت لەسەر ڕووبەرە ئەنتیگرالی لێ بگرینمانە بوو لەسەر ڕووبەرە بێت ئەنتیگرال لێ بگرین ڕووبەرەکەی ئێمە چییە ئەگە دقەتکەن ڕووبەرەکەی ئێمە دیوای و دیزدە وانە دیوای و دیزدە ئەنتیگرالی دوای دوزێت نانی بڵێن بەو شێوازە هەر بۆ کێرلی ببان کە حەسێ بکەن ئەنتیگرالەکە لەسەر دیوای و دیزە یعنی دۆت دی ئەی بەڵام لە ئاڕاستی ئێکسین بەس تەنها و تێرمی هەڵەگری کە ئێکسە ئامان هەڵەگری دوای ئەوەی تر هەڵناگرێت چوە ئاراستەکەی ئاراستی ئەم ڕووبەرە چییە ئاراستی ئەم ڕووبەرە ئاراستی ئێکسە ئۆکێ بەم شێوازە ئێمە ئێستا ئەنتیگرالەکە کە حەسیە بکەین بە ئاسانی حەسیە ببێ شتێکی سیر و سەمەرێنی فەقەت زدی تایە
چونکە ئێکسەکەیشی ینی بڵێن دیاکاتەوە کە لێوە وایەکە لە کوێ بۆ کوێ لە سفرەوە بۆ یەک ئەمە لە سفرەوە بۆ یەک 4 زد دووجا ئەنتیگراڵی ئەمەش حەسیە بکەین و نەتیجەکەی باسانی حەسیە بە 4 لەسەر 3 نەتیجەکەی کاتە 4 لەسەر 3 چونکە ئەنتیگراڵی ئەوەکەی تریە نەکاتە یەکەنی هیچی نەکتیانە لەسەر هینی ئەنتیگراڵی دی وایەکەی کاتە یەک بەس دیوای خۆیەتی لە سفرەوە بۆ یەک ئەنتیگراڵەکەی کاتە یەک ئێستاکانی ئەیوای دۆ دیئەڵەکە چۆنە بێ تەبان لەسەر ئەمەیان بۆ ئێرە مەتۆ دیئکست هەیە لێرە دیوایت هەیە لێرە ناقص دیئکست هەیە لێرە ناقص دیوایت هەیە تاوە هەنی 4 ئەنتیگراڵ بێ حەسیە بکەی بەس لەمەیانە ئێستا ببین ئەوەتە لەسەر ئەمە بۆی حاڵەتی یەکەم دیئەڵە کاتە دیوای وای ویش کە لەسەر لە ئاراستی وایە دیئەڵ لە ئاراستی وایە باشە بەس لە ئاراستی وایە وەلا ئەو ئاراستیشە ئەکە سفرە ئۆکەی ئەکە سفرە ئەکە سفرە زە سفرە دیئەڵی دیوای دیوایە و کابوو وەشکە کاتە سێ وای دوو وای کە کاتێککە کەڕەتەکرێ و وی دۆتی ئەجوگە ئەکسوزە سفرە ها لێرە ئەگەر ئەکسوزەکەی دانین سفر ئەکسەکەی سفر دانێ زەدەکەی سفر لەوە تێرمامێنێتەوە ئۆکەی وای لای تۆ بزانێت چین وایە وی دۆ دیئەڵ حەسیە بەکەی لە سی وای دوو دیوای لە سفرەوە بۆ یەک کاتە وای سێ لە سفرەوە بۆ نتیجە کاتە یەک ئێستا دووەم دانەیان لێرەوە بۆ ئێرە ئەوە حەسیە بەکەی ئەوش هەر حەسیە بەکە فەرقێکی وای نییە یعنی بڵێن چونکە ئەوە لە ئاراستێ زدایە ئەویان لە ئاراستێ زدایە یعنی دووەم ئێکسەکەی سفرە وایەکەی یەکە تماشاکە لێرە ئێکسەکەت حتمان سفرە ئەوەتە وایەکەیشت یەکەی تر لە خاڵ یەکۆ دەستپێکە و ئەو سفر و یەکەی لەناو ڤیکتەرەکەمانە داهێنین لەناو ئەم ڤیکتەرە داهێنین ئەو ڤیکتەرەکە لەناو ڤیکتەرە داهێنین ئێکس سفر وای یەکە کەوا ئێکە سفر بێ ئەمە سفرە ئەو وایە یەکە ئەو لێرە بەس یەکە یەک لێم تێرمانە بەس وایەکە مێنێتەوە یەکە سێ وای لێرەشە 4 زد دوو مێنێتەوە و کەرەتی کەرەتکردەکە حەسیە بەکەی وای یەک ومانەتر ئەمە بەس لەو ئاراستە بەس لە ئاراستەی ئەمە بەس لە ئاراستەی زەدایە ئەمەیان ئێکسەکەمان بەس لە ئاراستەی زەدایە بەس ئەم تێرمامێنێتەوە تێرمە هیچ ئەم تێرمامێنێتەوە چونکە ئەمە دیئەڵەکەمان لە ئاراستەی زەدایە کەرەتی و زەدابێ و نەتیجەکەی تۆ ئەبێ بەمەی کە لێرە ئەیبینی بەرحەڵ کە حەسیە بێکەی ئەمە ئەر چواردانەکەی کە حەسیە بەکەی نەتیجەکەی تۆ لەگەڵێکە یەکسان دەرەچێت 1 + 4 لەسەر 3 - 1 + 4 لەسەر یعنی تیۆریەکەمان ڕاست شتێکە زۆر بەکاردێ لەم هینانە تیۆری پارت بای پارتە خۆتان پێما بێزانن زۆر کێشە نییە زۆر تیۆری پارت بای پارت بەڵام کاتێککە دینە سەر کە بەم فۆرمانە بێ ئەتوانین لە جێتی مەسەلەن مثلا ئەنتیگراڵی دایڤەرجێنسی FA لەسەر دیتا ئەتوانین ئەم حتمما ئامادە بنین وەکو ئەتوانی پارت بای پارت وایە یعنی ئەنتیگراڵێکی لەم شێوازە F دایڤەرجێنسی A لەسەر قەبارە ئەکاتە چی؟ ئەکاتە ئەنتیگراڵی A دۆت گرادیەنتی F لەسەر قەبارە ئەنتیگراڵێکی قەبارەی تۆ یەکێکی بە ئەنتیگراڵێکی تری قەبارەی و ئەنتیگراڵێکی سەرفەیسی یعنی بەم شێوازە توانی گۆڕانکاری لە شتەکان تابێ باسێکی زۆر گرنگ کە زۆر جار بەکاردێنی ئەنەی هەمیشە بەکارێنی شوێ کۆردینەیتەکانە کۆردینەیتەکان سێ بەس خۆتانی زۆر بێجار ئێمە هەمیشە بە کارتیزیان کۆردینێشەکەی بەڵام کارتیزیان کۆردینەیت بۆ باسی ئێلکترۆمەگنەتیک و فیزیا هینێکی باش نییە کۆردینێتێکی باش نییە چونکە سیمتریتیان نییە جیهانی ئەمە زۆرتر بە شێوەی گۆییە واوەیە کە ئەم پۆلار سپیریکال پۆلار کۆردینێتە
هیچ لە گونجاوترینەکان بەڵام پێشتر ئەبێ هینەکانی بدۆزینەوە پەیوەندی لەگەڵ کارتیزیانەکە بدۆزینەوە کارتیزیانەکەی لەگەڵی ئاشنین لە کارتیزیانە سێ تەوەری x و y و z هەیە لێرە سێ تەوەری r و تێتا و فای یعنی تۆ لێرە بە سێ پارامتری r و تێتا و فای ئیشەکەی r تۆ خاڵە کتێبە لێرە ئەم خاڵە ئەمە توانێت بە x و y و z پیشانی ئەمە توانێت بە r و تێتا و فای پیشانی بێ ئەنی ئەمە عینەکەیەتی ئاڕەکەی تۆ یونیت وەکتەرێکی لە ئاراستی خۆی هەیە r تێتا بەرەو خوارەوە زیابێ یونیت وەکتەرەکەی و شێوازەیە فای بەرەو ناوەوە زیابێ و یونیت وەکتەرەکەی لەو ئاراستایە یعنی ئاوایە ئەوە بەرەو ناو لاپەڕەکەی ئەمەیان ئەمان بەرەو ناوی لاپەڕەکەی ئەمەیانەوە لەناو لاپەڕەکە بەرەو گۆشەیە ئەمە تۆچیان بەرەو خوارەوەیە یعنی ئەمە هەر چەستونن لەسەر x یەکسانە بە r ساینی تێتا کوساینی تێتا y یەکسانە بە r ساینی تێتا کوساینی تێتا بۆچی زۆر ئاسانە ئەمە r دوو کۆمپۆنەنتی کۆمپۆنەنتی لەسەر z کۆمپۆنەنتی لەسەر ڕووبەری x و y ئەوە کۆمپۆنەنتی لەسەر تەوەری z ئەکاتە r کوساینی تێتا بەزۆ کۆمپۆنەنتی کە دێتە ئێرە ئەکاتە r ساینی تێتا بەڵام ئێستەکانی بتەوێت کۆمپۆنەنتەکەی لەسەر x و y بدۆزیتەوە ئەبێ هەمووی جارێ زەربی کوساینی فای بکەیکە بۆ x بۆ x جارێ بێ زەربی ساینی فای بکەی بۆ تەوەری y ئەوەت لێرە r ساینی تێتا ئەمە ئەفوەر ئەمە کۆساینی فیە ئەمەش ساینی فیە تێتا نییە ئاگاداری ئەوە بن ئەوە ساینی فیە ئەوەش ئەفوەر ئەمە کۆساینی فیە ئەوە ساینی فیە من هەڵام کردووە ئێستەکانی هەر ڤێکتەرێک ئەتوانێت ئەمجار بەو شێوازە بنووسین نەجاتی ax و ay و az ar و a تێتا و ئای فای هەیە باشە r یونیت ڤێکتەرەکان r تێتا فی هەر ئابسیانە بەکاربێنین زۆر بە ئاسانی توانین پیشانی بین زۆر بە ئاسانی کە r کاتە ساینی تێتا کۆساینی فای x ساینی تێتا ساینی فای y و کۆساینی تێتا z یعنی بەو شێوازە ئەنی r لەگەڵ x و y و z ئەو نیسبەتی هەیە تێتا ئەم نسبەتی هەیە و فایش ئەم نسبەتی هەیە ئەگەر بەتوانین ئەمە r و تێتا و فی و x و y و z بەم شێوازە ماتریکسە ئەم مەسەلەی پیشان بن r و تێتا و فی کاگەرە ماتریکسە بێ x و y و z کاگەرە ماتریکسە بێ ئەمە ئەکاتە ئەو ماتریکسەی کەم دوانە پێکەوە ئەبەستێتەوە کە تەمانە پیانە ترانسفۆرمیشن ماتریسی ترانسفۆرمیشن ئەو ماتریکسەیە کامانە پێکەوە ئەبەستێتەوە وەگەبتە بە x و y و z دۆزیتەوە ئەگەر r و تێتا و فایتە بێ شتەکەش بە باسانە ئەنی r و تێتا و فی کاتە r x y و z وەگەبتە بێ x بدۆزیتەوە x و y و z و پێ بدۆزیتەوە کاتە r ماینەس 1 لە دوو دایمەنشنە هەتبوو لەگەڵ ماڵ احتیمالە زۆر ئاشنان لە دوو دایمەنشنە ئەوەی لێدێ ئەوە یارتوانی بە ئاسانی لەوەی سەرەوە نەتیجەی بگری کورسە فایدانێ سفر هەموو تێرمەکانی تر ڕوا بەس چوار تێرمەمێنێتەوە ئەوە چوار تێرمە بۆ شێوەزە توانی بنووسی چکە لە دوو دایمەنشنە تو فایەکەت نییە بە تێتا و ئارت ئێستا بۆ هینی قەبارە و بڵین دیتا و DL طبعا لە ئاراسی DR DL ئەکسانە بە DR بەس سێ هەیمان هەیە ئەمە لەوێ DX و لە کارزی کۆردینێتە DX و DY و DZمان هەیە بعد لێرە DL و DL تێتا و DLR و DL فایمان هەیە DLR کاتە DR یعنی زیاد یعنی لە ئاراستی DR وەکو DXەکە وایە وەکو وایەکە نەکو وای بە وەکو وایەکە DL تێتا کاتە RD تێتا ئاگادار بە کاتە RD تێتا یعنی گۆڕینی گۆشەیە بە درێژی گۆشە بە درێژی بە ئارە گۆڕێ ئاردێتێت بەڵام بۆ فایەکەش بەکەوتە سەرم ڕووبەرە دیڵی فی کات ئار ساینی تێتا دیفی ساین تێتای دێتە ناوینەکەەوە چونکە ئەمەیانەکە ئەم هینانەکە کاتە ئار ساینی تێتا بۆ بزانین ئێمە دیفیەکەبانە کاتە چەند ئەبێ کەڕەتی ئەو هینێکی ئەمە ئار ساینی تێتای ئێستا بۆ بڵێن دیتاو یعنی هینەکەی یەکەی ئەلیمنتی قەبارە لە پۆلار کۆردینێتە بێت DL و دیتێتا و دیفای لە یەکە کەڕەتکەی کە کاتە ئار دوتا ساینی تێتا DRD تێتا دیفای ئەمە هینی قەبارەیە هینی ڕووبەرە کاتەچی ئەگەداوە ڕووبەر سی حاڵەتی هەیە وەک چۆن DX DY مان هەبوو DX DZ مان هەبوو DYD
دي اكس دي واي دي زد دي واي ودي اكس دي زد يعني السي حالة ما نمشي يعني هي بلام اوي كلا سر روبرا وروبرا كي تور بزور باساني كات يعني بيش لم غوشانا نمين يعني يش لم غوشانا نامين اتر او يعني روبرا كبشانا دا معمولا اتر يعني مثلا كات يش لم دو جانيش نامين يعني هر جاريه بدو جانيان كارتكي مثلا روبرا كديال تا ديال في تيابه كات ارض دا سين تدا دي تدا دي في روبرا كامدواني تيابه كات ار دي تدا دي ار أنا أود ودوان أبو الشوازيلاتي بروبرا كان هر جاريش ديكك زين ماني قبارك قوية بدوزينوا قبارك قوية يعني شون يعني تو تماشا كتيتاج لشوب وشيو قوري لابين وصل آئلة أقدر با آركيت ولا صفر وقو آرك قوري لم آرستا قوري تيتات لصفر وبو بايا قوري فاي لصفر وبو دو بايا قوري أنت قال حسيبك آر دو تا ساين تيتا دي آر دي تيتا دي في باشا أما أنا تيرم بتيرم هني لهذا كله شوي خويا حسيبك دي آر بجي حسيبك طبعا ما كانت آر تواني سي لسر سي ساين تيتا دي تيتا بجي رقي حسيبك أوتا دي فاش بجي رقي حسيبك كزور بسيطة كذا دو فاي نتيجة كي همي كمان حسيبك كاتا شوار لسر سي باي آر سي كاتا قباري جو قال يا آشنا هني اشتيكا كلام كوردينيتا نصري جراديان دي تي اتر هربو آساني نامسي رون دي تي بارون دي آر رون دي تي بارون دي اكس رون دي اكس رون دي تي بارون دي واي وماننا آراغي بارا آساني نصري بس بو امانيتر حتما ابي بكي با يعني لغوشو بيغوري با آر يعني بيغوشي با لينكس سكتيتو في غوشان اوكي ليرانا يجلسر آر زيادة كي ليرانا يجلسر آر ساين تيتا وشي واز زيادة دايفرجنس اتراواكا وشتا بصاديه كي جاراني فوربجر ساديه على الرستيه بلا متر ليرا ساين تيتا كي ليرا يجلسر آر دوتي كي امانه شير ليفي اتواني من غوش بمشي واز بينوسين ار تيتا ياما اما ار كارتي يونيدكتور تيتا اما ار ساين تيتا يونيدكتور فاي اما رون بروني ار رون بروني تيتا رون بروني فاي في ار وي تيتا ار ساين تيتا في فاي ماشا ار ساين تيتا في فاي انا ما متر حسيبي كي انا سجكي او يكليرا اي بين طبعا الامتحان ما امشتان تانا ديني والله يبغى قال لي اشنا من قال لي فريند بن لا بلاسيك جرينكرين ترمي ام درسيا ام إنيا بمشي وازيلتي لا بلاسينا كي بمشي وازيلتي يجلس ار دو رون برون دي ار دو جا رون برون دي تي رون دي ار بلاس يجلس ار دو ساين تيتا رون برون دي تيتا ساين تيتا رون دي تيتا رون دي تي رون دي تيتا زائد يجلس ار دو ساين دي تيتا رون دي تيتا برون دي فاي 2